سپاس بۆ خوای گەورە سەرەتا بە خێراتنی ماگە پیرۆزاکەین و دەستخۆشی لەو کەسانشەکەین هاوکاریمانیاکە لەم کارە بە ئێمە پارێکە برادێک بە منی وتی 200,000 دەمێ سەمونم بۆ بکە خێر ئیتر سێ چوار ڕۆژی بێت و تەلەفۆن بگیرە دوو ڕۆژ ما بۆ ڕەمەزان وتم کاکە شتێوە وتی وەڵاها نامچی زانیم پەشیمان بۆ دوای بین گرتم بۆم کارێ خۆم لێکم سپاس بۆ خوای گەورە پارێکە لە یەکەم ڕۆژی ڕەمەزان 2,000 سەمون لە شەو لێلەتە قەدرش 5,000 سەمونم کردە خێر و ئەم ساڵ بڕیارمدا هەر 2,000کە ویستم زیاتری کەم بەڵام ڕێگایەک مێشتەوە بۆ خێرخوازانی ترتم بزانم چی ئەتوانێ خێر بکا لەگەرمە ئیتر هەبوو بە ئازاد نارە بوو بە 2,000 بوو بە 3,000 ئێمە دامان نەبوو بەس یەکەم ڕۆژ بیکەین سپاس بۆ خوای گەورە ئەوەندە خێرخواز پاری هێناوە دووەم ڕۆژشە بێ بیکەمە بەلاش ئینشەڵا خێرخواز زۆرە با سێم ڕۆژ تێدە پاڵیەوە ئێمە گەیشتە 5,000 ئیسە تقریبا 5,000 شتێکی ڕەتدا بەڵام ئێمە عەدەدەکە زۆر احتیمالە لە حەق نین لەو کاتە کورتەیە بەربانگ ئینشەڵا نیوەی ئەمڕۆ چەندێتش زیادکە بەیانی زیادکە ئەمڕۆ 3,000 یەکەین ئەمڕۆ 3,000 یەکەین بەیانیش احتیمالە یعنی 2,000 تری بکەین ئەگە زیادچی کرد زیاتر یەکەین بەتاکید بەتاکید چەندێکی پێویستە چکەمە کاریش خۆی خوازیە دو کابرا پێویستی بە 10 سەمونە تۆ ناتوانێت حکومەکەی 6 سەمونی لێ دێ نە 10 سەمونی دەی بدەرێ 20 بدەرێ خۆی وجدانی خۆی کابرا چەندی پێویستە بابی بە ببێتە سوپرایزێک گەورە دامنەوە خێرەکە زۆر گەورەتر بکەم یعنی هەم لە خواردن بێ هەم لە سەمون شتێکی عام بێ خوای گەورە بۆمان ئاسانکە بیکەین بەڵام هەر کەسێکش بۆ لێت قەدرەکەش کە ئەوە بە هەزار نەهاوکاری بکە لەم کارە خێرە ئێمە قاپیمان وەڵایە قەیچەکە بە ئینسان ئایا ئیمکانێت یەزاد نەرە باوش خێریشی دەستکرێت زۆر ئاسان و هەر کەس ژنێکە خۆمەتوانم بیکەم بەخوا بەس وەک ڕێگایە گەیەڵمەوە بۆ چەند کەسانێک حەزەکە خێر بکەن کە ئاورە دەبوو هەتیویە بە 2,000 هێناوە توێتخوا ئەو 2,000 بۆ بکە خێر یە چەند دڵی پێ خۆشە بۆ ڕێی لێ بگرێت پیرێژنێک بۆ مزگەوتێک بلۆکێکی بر بلۆکێ دڵی پێ خۆش بکەن توانای بلۆکێکی بوو بلۆکەی بر لە مزگەوتەکەیدا خێری ئەوەی دەستکەوت کاکە 100 بلۆکی کڕێ بەڕووی کانێکی وا بخوای گەورەی کانێکی کەسێکی تۆش بازار نەربێ بەشداری پێ زۆر ئاساییە هاتوومە سەمون بکڕم بۆ خۆشم بۆ دوو فەقیر ئیتر ماڵیان ئاوا بێ خۆی گەورە بێرێتی ڕێیان پارەیشی مێناوە پارەکە وەرناگرن تیا خێرە خۆی گەورە لیان قبول کە و نمونەیان زۆر بێ ئینشاڵڵا بە حەول و قووەتی خۆی گەورە دەستیان خۆش بێ و مەمنون ماڵیان ئاوا بێ و بارز هەموو لایە بدا یا ڕەبی